من وەکو پێشمەرگەی دێرینەوە بانگەوازەی هەواڵ دووران کارکان بەرز دەنرخێنم لە ڕوانگەی دڵسۆزی بۆ نیشتیمان و یەکگرتووی گەلەکەمان ئەو پەیامەی داوە و نەبێ لەوەی بێکەوە گەریلا نەتوانێ پارێزگاری بکە زیاتر لە ڕوانگەی ئەوەیەوە دەیەوێ پێشمەرگە و گەریلا شانبەشانی یەک بەرەنگاری داگیرکاری ببنەوە ئەوەش بخۆی واتایەکی گرنگی هەیە ئەگەرنا گەریلا دەتوانێت لە عەفتانی دەبینی ڕۆژانە دەردێک بە لەشکری داگیرکەران دەکاتن گەریلا هێزێکی زئبەقیە یعنی جیوەیە دەتوانێت لەو شاخەی بڕوا لە شاخێککە شەڕ بکە دەتوانێت لە پشتەوە لەیان بدا دەتوانێت بە خۆمان دەبینین بەڕاستی پارتیزانێکی یعنی پارتیزانێکی بێوێنە دەکەن دەتوانم برێم لە مێژووی خەباتی چەکداری دنیادا شتیوا ڕووی نەداوە ئەوەی گەریلا ئێستا دەیکا دەبێ ئەمە هەوڵ و تێکۆشانی گەریلا و کچ و کوڕانی خۆمان بەرز بنرخێن جوان بیبینین دەتوانم بریم لەو داگیرکاریەی ئەوەی کەمترین زەرەر دەکات گەریلایە ئەوەی زۆرترین زەرەر دەکاتن دام و دەستگای حکوومەتی هەرێمی کوردستانە لە ئاخریش دەبینین ئەو سیاسەتە داگیرکاری و فراوان خوازیەی سوڵتان ئۆردوغان تەنها لە دژی کورد نییە لە دژی گەریلا نییە لە دژی ئەو فکرەیە کە لە پشت گەریلایە ئەو فکرەیە هەر ئۆردوغانی ناڕەحەت نەکردووە و بگرە ئیمپریالیزمی عالمی و سیستمی سەرمایهداری دنیای هەراسان کردووە ئەو سیستما تەسمیل بوون نازانی ئەو سیستما سۆسیالزمی ڕاستەقینەیە ئەو سیستما پلەبەندی مرۆڤەکان ڕەت دەکاتەوە ئەو سیستما نەخۆشخانە تایبەتەکانی سەرمایهداران لە بین دەباتن و نەخۆشخانە گشتیەکانمان بۆ ئاوادان دەکاتەوە بەڵام بەداخەوە خەڵکەکەی هەتا ئێستا نازانیتن چ ئامانجێکی هەیە پەکەکە چ ئامانجێکی هەیە گەریلا بۆ نمونە لە داگیرکاری لیبیادا دەبینین خۆ خەلیفە حەفتەر خۆ پەکەکە نییە کاکە خەلیفە حەفتەر تو بڵێ بوو بێتە پەکەکەەوە ئەمە نەمازانی بیتن ئەوە هەمان سیاسەتی هیتلەری هەیە یعنی بەڕاستی دەیەوێتن ئەگەر بۆی بکرێ هەموو دنیا داگیر بکە و زیاتریش لە ئەو جیزعیفی خۆیداکەوا دەکاتن لە بەهێزیانی نییە باوەڕتەبی ئۆردوغان دەیەوێتن شکستە ئابووری و نێودەوڵەتیەکانی خۆی دەراوێشتەی دەرەی خۆی بکات دەیەوێت هێزەکانی مەشغوڵ کاتن بە دەرەی سنوورەکانی تورکیاوە لە سێبەری خۆی دەڕەوێتەوە وەمەزان یانی دەیەوێتن بەو قەیرانە سەربازیانەی کە دروستی دەکاتن شکستە ئابوووریەکانی پێدا بپۆشیتن پێویستە پێشمەرگەی هەموو لایەنەکان بەرژەوەندی حیزباتی تەسک و نۆکەرایەتی داگیرکاران گەمژەیان نەکاتن چەند خۆشە گەریلا شانبەشانی پێشمەرگە دیفاع بکە هەندەی دی پیا و معنەویاتی پێدەستە سەرێ معنەویاتی گەلەکەمانی پێدەستە سەرێ بەڕاستی خەڵک ئاواتە خوازەوەکو 2014 چۆن دیتمان لە مەخمور دیتمان بەرگریە کرا باوەڕتەبی پێشمەرگەش جوانتر شەڕێ دەکا گەریلاش جوانتر دەستی تفەنجی خۆی دەگریتن و جوانتر دێتە سەر پارێزگاریکردن ئەگەر بێ و گەلەکەمان شانبەشانیەک وەکو پێشمەرگە دێرینەکان حەق نییە بێ دەنگ بن حەقا پشتگیری بکەن ڕۆژێک دادێ بەردی پەشیمانی لە ئەژنۆی خۆمان دەدەین ئەگە ئێستا پشتگیری لە گەریلا نەکەین ڕۆژێک دادێ بەردی پەشیمانی لە ئەژنۆی خۆمان دەدەین نەخێر بیانووی تورکیا تەنها گەریلا نییە تەنها پەکەکە نییە باشە خۆ هەدەپە خۆ پەکەکە نییە زۆر کەسەیە دەڵێ پەکەکە ئەگە خەباتی چەکداری نەکاتن ئۆردوغان و لەشکری داگیرکەری تورکی فاشیست هێرش ناکە باشە خۆ ئەوانە خەباتی مەدەنی دەکەن خۆ ئەوانە هەموو ئەندام پەرلەمانیان هەموو قەیومیان لە جێی داناوانە ئەوە هەر چاوی بە ئەو چارپیتەی کورد کە کورد لە چارپیت پێکاتەوە تەعامیلی ئەو چارپیتەی ناکاتن ئەو وەکو گای سۆر هەر کوردی بۆ ڕاگرا و شاخی تێ هەڵدەدا لە هەر شوێنێک بێتن ئەگەنا بیان و گەریلا نییە ئەو شتێککەیە دیارە پەیامەکەی دۆڕان کاڵکان زۆر بەرز نرخێنم لە جێی خۆیدایە وەک پێشمەرگەیەکی دێرین
پێویستە لە بەرامبەر ئەو هێرش و داگیرکاری بەڕێوە دەچی لەسەر هەرێمی باشووری کوردستان دیارە ئەوڕۆ ساردەی تەمووزە هەمان پیلانجێڕی سەر باکووری کوردستان ئەو هەواڵانەی زیندان لە دیار بەکر و ناو وەک کەمال پیر و محەممەد خەیر و دوورمش و مەزوم دۆغان بەڕێوە چوو ئێستا ئەو پیلانجێڕی لەسەر هەرێمی باشووری کوردستان هەمان پیلانە هەمان سیاسەتی ئینکاری کردنە لە بەرامبەر ئەوەیدا بەتایبەتی پێشمەرگە لە بۆی سمبولی نەتەوەیەکە پێشمەرگە پێشەنگایەتی ملەتێک دەکاتن ئەبێ هەڵوێستی هەبێتین لە بەرامبەر ئەو هویەت داگیرکاری دەکرێتە سەر هەرێمی باشووری کوردستان دیارە پێشمەرگە سمبولی نەتەوەیەکە پێشمەرگە پارێزەری گەل و نیشتیمانە دیارە ئەو گەل و نیشتیمانە ئێستا لەو پەڕی داگیرکاریدایە لەو پەڕی سیاسەتی ئینکاریدایە پێشمەرگە دەبی بێتە مەیدان ئێستا زۆر بەداخەوە تازە شەرهینامە زمانە ئێستا کوردستانی باشوور لەژێر پۆساری ڕەشی جەندرمەی تورکدایە بە تایبەتی پێشمەرگە دینەکان دەبی بێنە سەرخەت دەبی هەڵوێستی جدیان هەبی بەڕاستیە ینی ناکرێ ئەوها بێدەنجی هەتاکەی ئەو نیشتیمانە ئێستا زۆر بەداخەوە لەژێر پۆستاری ڕەشی جەندرمەی تورکدایە ئەو نیشتیمانە یەک ڕووبار خوێنمان لە پێناودا دەیان سەرکردەی وەکو خاڵەشەها بوو جەفعەر و ئارام و ڕیشەی لە بن نەهات و گیانی خۆیان بەخت کرد بۆیە وەکو پێشمەرگەیەکی دێرین داوا دەکەم هەر پێشمەرگەیەکی دێرین هەر ئیسانێکی ئازادی خواست هەڵوێستی جدیان هەبی لە بەرامبەر ئەو داگیرکاری دەوڵەتی تورکیا بەڕێوە دەباتن